مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند سەرجەم دەسەڵاتەکانی لاهوور شێخ جەنگی دراوەتە پافڵ تاڵەبانی و لەم ڕۆژەوە بڕیارەکە جێبەجێ دەکرێت. کەشناسی هەرێم ڕایگەیاند لە ڕۆژانی جەژندا پلەکانی گەرما دەگاتە 51 پلە. یاپەگا دەڵێت گروپا چەکدارەکانی سەر بە تورکیا کوردانی عەفرین لە سێدارە دەدەن و دواتر لە گۆڕستانی شەهیدانی یاپەگا دەیان شارنەوە. سڵاوتان لێبێت وەم کاتتان باش، گرنگترین هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێم ئاشکرای کرد. لە ڕۆژانی جەژندا پلەکانی گەرما دەگاتە 51 پلە. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێم پێشبینیەکانی بۆ ڕۆژانی جەژن ڕاگەیاند و ئاماژەی بۆەوە کردووە. ڕۆژی دووشەمە 19 ئەم مانگە کاریگەری نزمە پاڵەپەستۆی گەرمی ساڵانە لەسەر هەرێم زیاتر دەبێت و دەبێتە هۆی بەرزبوونەوەی زیاتری پلەکانی گەرما. ئاماژە بۆ ئەوەش کراوە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە بەرزترین پلەکانی گەرما تۆمار دەکرێن و بەرزترین پلەی گەرما لە کەرکووک و گەرمیان دەبێت کە لە نێوان 47 بۆ 51 پلە دەبێت. کەشناسی هەرێم ئاشکراشی کردووە ئێوارەی ڕۆژی چوارشەمە خێرایی با چالاک دەبێت و ئەگەری بەرزبوونەوەی تۆز و خۆڵێکی سووک هەیە. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند سەرجەم دەسەڵاتەکانی لاهوور شێخ جەنگی دراوەتە پافڵ تاڵەبانی و لەم ڕۆژەوە بڕیارەکە جێبەجێ دەکرێت. لە نووسراوێکدا کە ئەمڕۆ دەرچوو واژۆی بڕیاردەری مەکتەبی سیاسی یەکێتی لەسرە لە کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی یەکێتیدا لە ڕۆژی 15 ئەم مانگە دەربارەی کێشەی هاوسەرۆکانی ئەو حیزبە کە لەلایەن سەرجەم ئامادەبووانەوە پەسەند کراوە. بڕیاردراوە سەرجەم ئەو دەسەڵاتانەی کە لاهوور شێخ جەنگی وەکو هاوسەرۆکەی بوون بترێتە پافڵ تاڵەبانی. هەر بەپێی نووسراوەکە بەخشینی دەسەڵاتەکان تاوەکو کاتی تەواوبوونی هەموارکردنەوەی پەیڕەوی ئەو حیزبەیە و بڕیارەکەش لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت. ئەمەش لە کاتێکدایە ئێوارەی پێنجشەمە کۆبوونەوەیەکی تایبەت لە مەکتەبی سیاسی یەکێتی بەڕێوە چوو. شارپرێس وەک یەکەم میدیا زانیاری ئەوەی بڵاو کردەوە لاهوور شێخ جەنگی سەرجەم دەسەڵاتەکانی ڕادستی پافڵ تاڵەبانی کردو و لە دوای پشۆکانی جەژنی شەوە پەیڕە و هەموار دەکرێتەوە و سیستمی هاوسەرۆکی دەگۆڕێت بە سەرۆک یان سکرتێری گشتی و پافڵ تاڵەبانی دەبێتە کەسی یەکەمی ئەو حیزبە. بەڕێوەبەری هاتوچۆی ناوشاری سلێمانی ڕایگەیاند ئەو کەسانە دەدەنە دادگاکە کامێرای جێگیری سەر شەقامەکان دەشکێنن. سەعدوڵڵا عەزیز بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەمە یەکەم جار نییە کامێرا جێگیرەکانی تیشڕەوی سەر شەقامەکانی سلێمانی دەشکێنرێن. لە ڕابردووش ئەوانەیە و کارەیان کردووە لە ڕێگەی ئەو کامێرا چاودێریانەی لە دەور و بەردا هەبوون دۆزراونەتەوە و بەشێک لەو کەسانەش دراونەتە دادگا. بەڕێوەبەری هاتوچۆی ناوشاری سلێمانی ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ئایندەیەکی نزیکدا سەرجەم کامێرا جێگیرەکانی دیکە دەکەونەوە کار. بەرەبەیانی ئەمڕۆ لە شەقامی بازنەی مەلیک مەحموود لە نزیک پردی کۆبانێ کامێرای جێگیری چاودێری تیژڕەوی هاتوچۆ لەلایەن چەند کەسێکەوە شێوێنراوە و بۆ یاغی ڕەش کراوە. وتەبێژی یەپەگە ڕایگەیاند تورکیا و گروپە بەکرێگیرەوەکانی کوردانی عەفرین لە سێدارە دەدەن و دواتر لە گۆڕستانی شەهیدانی یەپەگە دەیان شارنەوە. نووری مەحموود وتەبێژی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە لە پەیامێکدا ئاماژەی بۆ ئەوە کرد ئەو گۆڕە بە کۆمەڵەی تورکیا وای نیشانداوە گوایە گۆڕی بە کۆمەڵی ئەو کەسانەیە کە لەلایەن یەپەگەوە کۆمەڵکوش کراون دوورە لە ڕاستی و هەموو ئەو ڕووفاتانەی لە نێو ئەو گۆڕەدان ئەو هاوڵاتیانی عەفرینن کە لەلایەن تورکیاوە کۆمەڵکوش کراون. وتەبێژی یەپەگە وتیشی ئەوان وەکو یەپەگە سکاڵا لەسەر تورکیا تۆمار دەکەن لەسەر هەڵدانەوەی گۆڕی شەهیدانی عەفرین کە هەم خەڵکی سڤیل و هەمیش شەڕڤانانی یەپەگەی تێدایە. عەفرین یەکێکە لە شارە گرنگەکانی کوردستان کە دەکەوێتە بەشی ڕۆژئاوای و لە مانگی ئاداری ساڵی 2010 دوای ئۆپراسیۆنێکی 58 ڕۆژی بە ناوی چڵە زەیتون لەلایەن تورکیا و ژمارێکی زۆر لە هێزە توندڕەوەکانی سربەخۆی داگیر کرا. بەو هۆیشەوە ژمارێکی زۆر لە خەڵکی شارەکە و شەڕڤانانی یەپەگا شەهید و بریندار بوون و سەرجەم شەهیدەکانیش لە گۆڕستانێک بە خاک سپێردران. ئێستاش تورکیا ئەو گۆڕەی ناوناوە گۆڕی بە کۆمەڵ. بە گوێرەی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرس مقتەدا سەدر لە ترسی تووڕەیی جەماوەر لە هەڵبژاردننی داهاتووی عێراق شاوەتەوە. ئاژانسی ڕۆیتەرس راپۆرتێکی لەبارەی هۆکارەکانی پشت پاشەکشەی ڕەوتی سەدر لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی مانگی تشرینی یەکەمی داهاتوو ئامادە کردووە و باسی لەوە کردووە سەدر دەیەوێت لە ڕێگای ئەو بڕیارەوە خۆی لە تووڕەیە جەماوەریەکان بە دوور بگرێت. ئەوەشی بڵاو کردووەتەوە دیارترین تووڕەی خەڵک بۆی سووتانی نەخۆشخانەکان و بڕانی کارەبا و نەبوونی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی ترەوە دروست بووە. لە کاتێکدا ڕەوتەکە پێکەنەری سەرەکی حکوومەتە. لە بەشێکی تری راپۆرتەکەی ڕۆیتەرس داهاتووە سەدر بەگشتی بێ ئەوەی پۆستێکی هەڵبژێردرا و بەڕێوە بەرێت لە دابەشکردنی دەسەڵاتی عێراقدا بەشدارە. پێشتریش لە هێڵەکانی پێشەوەی پرۆسەی سیاسی کشاوەتەوە بێ ئەوەی ڕەوتەکە هەڵبوەشێنێتەوە کە کۆنتڕۆڵی زۆرینەی پۆستە زیندوو هەستیار و داراییەکانی لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن کردو و لە ناو پەرلەمانیشدا دەستی زۆر دەڕوات. ئەوش لە کاتێکدایە مقتەدا سەدر 15 ئەم مانگە ڕایگەیاند بڕیاری داوە بەشداری لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق نەکات کە بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵدا لە عێراق بەڕێوە بچێت. هەر شاد بن خواتان لەگەڵ.